ژمارەیەک دەرچووی زانکۆ و پەیمانگەکانن ئەوکات بژمێری پرۆسەی سەرژمێری گشتین لە هەڵەبجە داوا دەکەن لە ئایندەدا هەلی دامەزراندنیان لە فەرمانگەکانی حکوومەت بۆ بڕەخسێنرێت. ئێمە کەمپینێکمان دروست کرۆک پارێزگای هەڵەبجە کە ژمارەی بژمێرەکانمان لێرە نزیکەی 600 بژمێرە کەمپینێکمان دروست کرۆ ئامانجمان لەم کەمپینە دروستکردنی ناردنی نووسراوێکی تایبەتە لە ڕێگەی ئەندام پەرلەمانەکانی خۆمانەوە بۆ لیژنەی باڵای سەرژمێری عێراق تاوکو لەم ڕێگەوە بتوان بەشێک لەو سەرژمێرانەی کە لە بوارە جیاوازەکانیوان تەخەسوسی خۆیانە دابمەزرێن. دەرچووی نامەزرامان زۆرە لە ساڵی 2010-2011 هەتا ئێستا دامەزراندن هەیە نەماوە بۆ دەرچوان ینی هەیە 2011 تەخەڕوجی کردو لە ماڵۆیە داواکاری لە حکوومەت بتو هەوڵێکی جدیمان بۆ بدات بۆ دامەزراندی ئەم گەنجانە کە چەند ساڵێکە بێ ئیش و بێکار و لە ماڵەوە بێ دامەزران چەند ساڵتەوە هیلاکە ماندووە بیت هەڵ و تێکۆشان تا خوێندێک بەشێک یانی شتێک تەواوەکەیت بۆی بتوانی لەو پرۆسەیەدا لەو پسپۆڕیەدا سەرکەوتن بەدەست بێنی. ئەو دەرچوانە لە ڕێگەی کەمپین و کۆکردنەوەی واژوو یا دەشتەکان ئاڕاستەی ئەندامانی کوردی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکەن تا ئەوانیش ئاڕاستەی حکوومەتی فیدراڵی بکەن. دەرچوانی دانەمەزراو دەڵێن مافی خۆمانە دابمەزرین ئەمانە زیاتر لە 15 ساڵە خوێندنی تاو کردووە و دا نەمەزراوە. دەنگی خۆمان بگەینین هەم بە حکوومەتی عێراق هەم بە حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی ئێمە ئەم ماوەیە زۆر هیلاک بووین و تیامانایە 10 ساڵ 12 ساڵ زانکۆ و پەیمانگای تەواو کردووە و هەتا ئێستا تەعین نەبووە و لەگەڵ ئەمەشا ئێمە مەسەلەن لە خۆمان ڕابینین کە بتوانین کە لە شوێنێکە بەڕێک و پێکی لە دامەزراوەیەکە ئیش بکەین و چونکە ئەم سەرژمێریش کارێکی قورس بوو بۆ هەمومان زۆر ینی بەنزیکەیی بڵێم لەم 200 نەفەرە ڕەنگە 100 نەفەر وازی هێنابێت و 100 نەفەر خراپێتە شوێنی. لە پرۆسەی سەرژمێری گشتی عێراق و وەرەمی کوردستان بەشی زۆری پرۆسەکە لەلایەن دەرچوانی دانەمەزراوە بەڕێوە چوو. دەرچوانی دانەمەزراو دواکەوتنیان لە دامەزراندن دەگەڕێنەوە بۆ بێپلانی حکوومەت کە تا ئێستالی یەکسانی بۆ دەرچوان فراهم نەکردووە و زیاتر کەسانی حیزبیان سوودمەند کردووە. وەگەوەی لە ماوەی ڕابردوودا لە هەڵەبجە 28 کەس لە دەرەوەی ڕێنمایەکان بڕیاری دامەزراندنیان بۆ دەرچوو. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.